لیمۆیەکی زۆری بۆ بەکارێنین یعنی ئەبەو شێوە لەخۆ دەمە ئاوە کاپی ئەرێ وەڵام من 50 زیاتر 50 زیاتر 50 ساڵەکەی ڕۆژی تۆ ئەرێوەڵە زۆر زەریە سڵاوی لێ بێم کاتەوە باش ئەمە چی ئەم خواردنە ئەمە خواردنی گوێچکە ماسی پێڵێن میدیایشی پێڵێن خواردنێکی تایبەتی باکوورە ئەمە هی باکووری کوردستانە بەڵێ باکوورە بۆ نمونە ئەمە من زۆر لە لای تورکەکان بینیومە ئەم بابەتە بەڵام خۆی کوردیە بەڵێ بۆ خۆی کوردیە ینی ئەمەی قسمەتی باکوورە بەزیتر لە تەرەفی تورکەکانیش تەرەفدارێکی زۆری هەیە چونکە خواردنێکی زۆر جیاوازە تۆ خۆ خەڵکی شوی من خەڵکی ڕۆژهەڵاتم بەس هاوسەرم خەڵکی باکوورە بۆ فێریمەشی کردووی هەمووی فێر کردو ئەمە چی تایە و چۆناییە ئەمە کە ئەبینن ئەمە گۆشتی خۆیەتی کە لەسەر و لە خوارەوەتیەتی بەس خۆشکراوەکەی برینجێکە وەک دۆڵمە وەک یابراخی خۆمان خۆش کراوە و تێکراوە و ئەکوڵێت خاو نییە ئەمە شتێک نییە کە مەسەم بڵێ خاوە ئەمە کوڵاوە ئەمە نرخی گران ناکەی بچوە من وەزم لە باشوور نییە ئەم جوستکە ماسیە بەڵێ لێرە نییە ئێمە لێوە داوای ئەەکەین لێوە کارمەندمان هەیە بۆمان دروستەکەن و بۆشمان نەنێرم بۆ ئێرە ئەمە لێرە بۆ ئێمە زۆر گرانەکەوێت بەس ئێمە وامان هێنەوە کە خەڵک خواردنە جیاوازەکان جیاوازوەکە پارەی تیانە نا بۆ بەمەستی پارێشی زۆرتیانە مەبەستی ئێمە ئەوەیە کە خەڵک شتە جیاوازەکان تاقیب بکاتەوە شتە جیاوازەکان ببینێت ئێمە لێرە دانەی ئێم بە 1000 وارە بە قاپەکان هێمانە کە بە شێوەیەکی زۆر جوان پێچراوەتەوانێ هەش دانەی بە 5000 ئەمە بە گەرمیە خوریا بە ساردی بە ساردیش و بە گەرمیش دەخورێت ئەنێ تەرەفداری هەیە جاری وایە مشتریمان دێ بە ساردەکەی پێخۆشە جاری واشە نامشتریمان دێ گەرمەکەی پێخۆشە تون نییە نا بەهاراتەکەی تۆزێک یعنی شتێکی زۆر تون نا ئەسان وەک تامی خوێ و شتەکە کراوەتە برینجەکەەوە تۆزێکیشی بەهارات و شتەتی هەیە بۆ نمونە شێوازی بەکارهێنانەکەی خۆ کەوچک بەکاریە بەڵێ ئەمە قەپێکە کە ئیکەیتەوانێ ئەمان ئەبۆ شێوە ئەکەین بە کۆچک بۆیان و دوای ئەوە لیمۆیەکی زۆری بۆ بەکارێنین ینی ئەبەو شێوە لەخۆ دەمە ئاوە کاپی ئەرێ وەڵام ئێمە بۆ خۆمان کە لێرە مشتری دێت دانەیەگەین بە مشترێکە بە خۆمانێ بینیم دوای ئەوە خێرا بە خۆشمان نەخۆی ڕۆژی چەند دانە ئاخۆی وەڵام من 50 زیاتر 50 زیاتر 50 ساڵەکەی ڕۆژی تۆ زیاتر زەرەرە نییە ئەرێوەڵە زۆر زەریە ئەبێ بڵێ بەرچاوی کێ بدێن کێمتر بخە بەس کاتم ڕێ لێرە درۆم ئەوە زیاتر دخوێ بۆ نمونە هاوڵاتی هەیە کە زۆری خوارد بێت تا ئێستا چەندی خواردووە یەک مشتریم بوو کوڕێکی تەمەن ئاوا 17 ساڵ لەسەر ئەم سینیا 150 دانەی خوارد بە چەند بۆ تا حساب کرد وەڵا هەر بە 8 بە 5000 ئەبۆ شێوە بۆمان حساب کردەوە چەند کەوتیانی حساب بکە ئەوەش تاقیوەکە نەیخەم نامێکی جیاوازی هەیە خۆشە بەڵام تۆزێک لە تێکەڵێکی بینی خواردنی دەریایی و یاپراخە بەڵێ زۆر مشترێکم واڵە دایکەن و خۆشە ئەمەیان چییە؟ ئەمەیان چی کفتەیە باشە چی کفتە ژێکێکە لە خواردنە تایبەتەکانی باکوور کە ئەمە زەحمەتێکی زۆری هەیە یعنی شێلانێکی زۆری ئەوێت ئەمە نەک ئەکوڵێت نەی شتێک بەس شێلانە هەمووی بە لیمۆ دایێنێنەوە بەڵێ ئەمە تایبەتەکان نیشان کە بینن زەردین و لیمۆشمان زۆرە بۆ ئەمە گۆشتی تایە چییە؟ گۆشتی تیانە ساوەرە بە 180 دانە بەهاراتی تێکرێت 180 دانە نۆ بەهارات و شتی بۆ بەکاردێت لە قسەیە لە کوردەواریاڵێ قازان سەری مایە ئاخوا ئەمە تون نەبێ بۆ خاتری ئەڵڵا زۆر بەخێربێن بۆ حوتەم ڕۆژان فستیڤاڵی سوودی فێست لە ئێستادا چالاکی تەندروستی بەردەوامە لە مەیدانی شارەوەی ڕۆمانی بچوو خۆشە تامی مەبادەیە بێت تا دوای تەواویەکەم ئەمە شان قۆڵی زۆریەوێ ئەرۆڵا من و هاوسەرەکەم مەمەد ینی شەوی وایە کە مەسەن لێرە لە فستیڤاڵتەوە بینەچین تا ساعت 6 حوتی بەیانی خەریکی چی کفتە دروستکردنە بین ئەیکێ خەون؟ وەڵی تراوە حدودەن 2 ساعت خەوین و بینەوە بۆیش بعدی تۆ قۆڵ بشامە بزانم قۆڵە باشە
بێزگە لەم دوو خواردنتان هەیە چی؟ زنانە زۆر خواردنمەیە مەسەڵە گەلمە ئەو هەیە ڕوبیان هەیە ماسی هەیە مەتعامێ لەرێ باختیاری سەجادی پۆزەکە یعنیزکی 6 هەفتەی دانە خواردنمەیە 6 هەفتەیەک بەێ بەێ سەری دێ بۆ لای ئێمە بەدەستی خاڵی ناڕواتەوانێ ئەمە خواردنەکانی ئێوەیە بەڵێ بەڵێ و هەروەها ئەم چی کوفتەنە ئەمە دەجن سوشی چی کوفتە ئەوە شتێکی ئەوەی کە لەسەر ئەوە شتێکی دایمێ بینم لە ڤیدۆکانەوە لەسەر سینیەک و ماسەکانە بەڕێکی بەتەی شتێک ئەوگەمە حەمسی ئەوە بەێ بەێ ئەمە ئەوەیە بەێ ئەوجێ ئەم ماسیانە هەمووی لە باکوورەوەیە بەێ هەموو باکوور سارێ تایبەت ئەو تێ سارێ بەڕات یعنی ئیزمر بۆ مەتە حتەنی بە دەرگەیمە ئەی بۆ نمونە لێرە دەست ناکەوێت ئەو ماسیانە نا ئەوەی یە بەحری ڕەشن یە ئالیە بەحری ڕەشتێن تورکیە بەخری دوکانمان هەیە چۆن دوکانمان هەیە دوکان ئێستا دێ دوکان لێ ئەنی لێرە ناوەنا یاخوا دەستان خۆش وێ سەرکەوتوو بن هەروەها بێجگە ئەو خواردنانش ئێمە لەگەڵ ئەوەیە کە ئەم مەمان هەیە لە تەنیش ئەوەیە مەطعەم دێنیزیشەیە کە مەطعەمی کەباب و لەحماجون و پیدە و پیزا و ئەنواعی خواردنمان هەیە هەری خۆمانە بە شێوازی باکووری هەمووی باکووریە یعنی پیدە پیکزا و ئەوانەمان زۆر تایبەتن یعنی شتایەکن کە کەبابمان هەیە کەبابی غورفا هەیە کە زۆر بەناوبانگە هەموو ئەو خواردنانەمان هەیە لە تەنیشتی یەکەن یعنی مەطعەم دێنیز و میدیاجی مەمەد هەردووکانی خۆمانین و بەس من بەخوات بینم لەگەڵ خواردنی تونا نییە ئێوەش خواردی تودا زۆرە واڵاگرێت لەوەیانە ئەسەری مشتریەکانمان ئەڵم هێندیەکان بۆیە جوانەمێنەوە قەت نەخۆش ناکەون چون خواردنی تون دەخۆن کاکە ژیان دەمە چیان ڕۆژدا گیرساوە هەر هەمووی بۆ خاتری تەمەنیان زۆرە تەمەنیان زۆرە و دوایە نەخۆشی معیدە و بابەتی نییە کەمە زۆر کەم بۆی سپایسێکەوە زۆر تەسیری هەیە لە مناڵیەوە لەگەڵ ێڕانە تۆ لەسەری بخێنەوە زیاتر لەسەری بخێنەوە تونی زۆر باشە بۆ مرۆڤ ئەو وڵاتانی کە تونی بەکارێن خۆهر تەنها هەندستان نییە منتیقی سین و تایلند و فلیپین و ئانش زۆری بەکارێنن دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئێوە